هەر لە سلێمانی فاشن ویک ئەمێنینەوە کە بە سپۆنسەری میدیای دەستگای میدیای کورسات بە ماوەی 3 ڕۆژ بەردەوامی هەبوو. بێگومان ئەو دیزاینەرانەی کە ئەو جلوبەرگانەیان دروست کردبوو چیرۆکێکیان لە پشتەوە بوو لە پشت دیزاینکردنی جلوبەرگەکانەوە. بۆ نمونەیەکێک لە دیزاینەرەکان سروشتی یاخود ئیلهامی لە نەیچەرەوە لە سروشتەوە بۆ هاتبوو و دیزاینەرێکی دیکەمان کە هاوژین حاتەمە دیزاینەرە چیرۆکی دیزاینەکانی میراتی نەخش بابزانی میراتی نەخش چیرۆکەکەی چییە؟ هاوکارمان سۆنیا جەلیل زەنگەنە بڕگێکی بۆ ئامادە کردوین لە نێو نمایشەکەەوە با ئێمەش بەیەکەوە بینەری ئەو بڕگەیە بین. لە هەر باکستەیجێکی هەفتە نمایشێک و نمایشێکی جلوبەرێکدا بەردەوام جموجۆڵێکی زۆر هەیە لە باکستەی جوانەیە لە ئێستاشدا ئامادەکاریەکرێ بۆ نمایشکردنی جلوبەرگێکی جیاواز کە خات و هاوژین ئامادەی کردووە. خات و هاوژین پێمان بڵێم جلوبەرگە چییە و چۆن دیزاینە کردو و چیرۆکەکەی چییە؟ چیرۆکێکی زۆر بەدیەکەم. بەڵێ هەر یەکێک لە کارکتەرەکانم چیرۆکێکیە پێش هەموو شتێ داوای لە بڕنەکەم دەنگم نووسا ئەمەنە هیلاکەم بۆی بزانن. ئەم کارکتەرم شەنگەبێریە. ئەگەر بیتە ئێرە بۆ لای من بۆی لەلایەکەوە دیزاینەکە و دەکەوێت ئەلێرە بۆستی بیتە ئێرەوانێ لەلایەکەوە کامێرەکە جلوبەرگەکە. ئەم کارکتەرەیانم شەنگەبێریە جلەکەی زۆر قۆڵێکی فراوانی هەیە. من گەڕاومەتەوە بۆ مێژووی جلی کوردی لە کۆنا باشە من 4 پارچەی کوردستانم لە دیزاینەکان ماکۆ کردوتەوە. ئەگەر بیبینی ئەو قۆڵە گەورە فراوانە لە کۆنا لە منتیقەی باکووری کوردستان بوونی هەیە بەڵام بەم ڕادێنە من وەکو کۆستیومێک کە کۆستیومی و تەچێکم یاوەتێ فراوانی میاوە بە قۆڵەکەی باشە. چیرۆکی شەنگەبێری زۆر جوانە. ئێستا تۆزێک کاتەکەی ئێوەش پەلێ و منیش متحەمیسم بۆی نەماڵێ لە بەرنامەیەکی تایبەتە باسی چیرۆکی شەنگەبێریتان بۆ ئەەکەم. کارکتەرێکی ترم هەیە نالینی ناوە. من هەموو کارکتەرەکانم ناوێکی تایبەت و چیرۆکێکی تایبەتیان هەیە باشە. نالین ڕێک وەکو دیزاینەرێکە بینرێ باشە مۆدێرنی هێناوەتە ناوجلی کوردی و ئەگەر بیبینی لە جلەکەیە چەند لایەرێک هەیە لە جیاتی ئەوەی یەکدانە هەبێت یەک پارچەمان هەبێ ئێمە 2 بۆ 3 پارچەمان هەیە. ڕێک کارکتەرەکەی وەکو دیزاینەرێکە وەکو هونەرمەندێک کە دنیای فاشنی هێناوەتە ناو دنیای جلی کوردیەوە. من گەیشتوم بۆ قەناعەتەی کاتی ئەوە هاتووە جلی کوردی ببرێتە ناو دنیای فاشنەوە باواز لەوە بێنین بڵین با دەستکاری فەقیانە نەکەین با دەستکاری جلی کوردی نەکەین. من دەستکاریم کردووە بەڵام پێم وانییە بە شێوازێک دەستکاریم کردبێت کە جلی کوردیم خراپ نیشانیابێ. من پێویستم بەم فاشنە بۆ پیشانی بم. بگومان تۆتەوێت لە ڕێگەی و ئەزمونی کە خۆت هەتەوە بیرۆکانی خۆت هەتە چیرۆکێکی جیاواز بگەڕیتەوە. من پێم خۆشە بەشێکی دیکە لەو دیزاینانەی خات و هاوژین نیشان بین کە لێرە ئامادەی کرۆکە تایبەتە بەو جلوبەرگانی کە کوڕان ئەمڕۆ نمایشی ئەکەن بێگومان کە بە شێوازێکی جیاواز کاری لەسەر کردووە. وەکو یەکەمین کرد ئیشم لە جلوبەرگی کوردی پیاوانە کردووە بە کۆستیوم ینی دیزاینم تیا کردووە بەڵام دیزاینەکانم هەمووی ئەگەڕێتەوە بۆ ئەو ناوچەی کە جلەکەم لێ هێناوە بۆ ئەو ناوچەی کە کورد لەو ناوچەیە چ جۆرە جلێکی پۆشیوە لەوانەیە زۆر خەڵک ئاشنا نەبێ بەم بێگومان ئەمە پەڕی هەیە بەڵام ئەم باڵە بەڕاستی بوونی هەیە لە جلی کوردیە. من تەچێکی فراوان و زیا و خەیاڵی خۆمم یاوەتێ باشە. ئەم جلە لە ناوچەی باکووری کوردستان لە ناوچەی ڕۆژاوای کوردستان کوردی جۆرجیا کوردی ئەرمینیا 200 ساڵ پێش ئێستا ئەم باڵە هەبوو بە شێوازێکی نەرم و سفت هاتۆتە خوارەوە. من هاتووم تازە گەریم یاوەتێ باشە. ئەم جلەم زۆر تایبەتە زۆر خۆشمە هەر 4 پاشی کوردستانی تیا ئەگەر بیبینی لێرە منتیقەی سلێمانی و هەورامان و منتیقەی گەرمیان لەم بەشەمایە بۆین باخ لە کۆنا لە ڕۆژئاوای کوردستان لەگەڵ ئەم باڵەیە کراوە ئەمە منتیقەی ڕۆژئاوایە باشە. لێرە شەروالەکەم هەر منتیقەی سلێمانی و هەولێرە بەڵام قوماشەکانم ئەمەی پیشانتان بم کە بەرگیزی بادینانم بەکار. بێگومان ئەو نەجوان باسی چیرۆکەکانێکی ڕەنگە دەرهێنەری فیلمێک بیرۆکەیەکی هەبێکە لەسەر ئەو سیناریۆی کە نووسیوێتی بتوانێت سوود وەرگێ لە دیزاینێکی هاوشێوەی دیزاینەکانی خات و هاوژین. پێم خۆشە تۆزێک بە خێرایی باسمان بۆکەی چکە کاتەکەمان ئەو نەنێ. ئەم کارکتەرم ناوی بەختیارە بەختیار ڕێک فەشنە ڕێک مۆدێل لە جلەکەوانەی خات و هاوژینگان ببوورە.
بەڵێ کارکتەری بەختیارم ڕێک بۆ سەر سەحنەی فەشنم دروست کردووە بەڵام بە مەتریاڵێکی کوردی ئەم مەتریاڵە بەرگیزی منتیقەی بادینانە منتیقەی باکووری کوردستانە بەڵام دنیای فەشنم هێناوەتە ناو جلەکەی ئەگەر بیبینی ئەم باڵە درێژەم بۆ دروست کردووە تەنها بۆ فەشنێک بیبینی یعنی من پێویستم بەوە بۆ کە من نامەوێت جلی کوردی بەتەنها لەسەر سەحنەیەکی فەشن نیشان بە من پێویستم بەم گۆڕانکاریە بیبینین بۆی بگەین بە دنیای دەرەوە کاتی ئەوە هاتووە لە دنیای دەرەوە بزانن کە ئەم مەتریاڵە ئەم جلە کوردی و بەڵام بە جیهانی بناسێنین ئەمە باسی کارکتەری دەنگدارە بۆ بکەم ئەمە ژمارەی زۆر لە تەسبیح کە بە قەزوانی کوردی بەکارهاتوە دەنگدار ڕێکناوەکەی بەخۆیەوەیەتی باسی ئەوە کەم کۆنسێپتی دەنگدارم تەسبیح وەک پرۆپسێکی کوردی ئەمەیە پیشانی هەموو جیهانی بەم کە ئەم پرۆپسە کوردیە بەڕاستی نەتەوەی کورد تاکە نەتەوەیە ئێستا تەسبیح وەکو سترێس بوڵێک بەکارێن وەکو ئارامی مێشک بەکارێنێ نەتەوەکانی تر بۆ لایەنی دینیەکەی بەکارێن بەڵام کورد جگە لە لایەنە دینیەکەی وەکو جوانکاری پرۆپسێک بەکارێنێ دیزاینەکەش جیاوازی پێوە دەبین پرۆپسەکەش زۆر کوردی ئەمە بە جیهانی بڵام ئێمەش دیتیلێک و پرۆپسێکی کوردی زۆر جوانمان هەیە ئەمەش کارکتەری دەنگدارمە بە دەستەکانە خۆش بە زۆر بە خێرایی بتوانین ئەم چیرۆکی ئەمە زۆر جیاوازترێکە ئەوە هێشتا ئامادەکاری بۆ کات کە دیزاینەرەکان خەمیانە بۆی دیزاینەکانیان باشترین شێوە دەرکەوێت ڕەبوار کارکتەری ڕەبوارم شوانە باشە ڕەبوار ڕێک خۆی بەمانای پاسەوانەیە باشە پەستەگێکی لەبەرایە پەستەگ لە مێژووی کووردا بەم شێوازە نییە ڕەنگی هاتووی گۆڕانکاری من گۆڕانکاریکم تیا کردووە ئەگەر بسوورەتەوە ئەی بینیت ئەگەر نمایشکارەکەمان بتوانێت باشتر لە بەردەم کامێرەکە بۆستێت ئەمە ئەو دیزاینەیە چەند دیزاینێکی تایبەتی تیا دروست کراوە ئافو ئەمەش مێژووی پەستەکە دووبارم کردوتەوە بەڵام بە تەچی خۆم و بە ڕۆیای خۆم کە ئەم مەتریاڵم بەکارهێنا خۆی لە ڕاستیە پەستەک کەرەکە چەند چۆخک چەند لە ناوچەکان بە زاراوی جیاجیا هەیە من لەم دیزاینەی خۆما دامناوە بەڵام بەم مەتریاڵی وادارم بە دڵتان بێ دیزاینی تریشمان ماوە بەڵام هێشتا ئامادە نییە دەستەکانە خۆش بێ بەڕاستی چیرۆکەکانی دیزاینەکان ئەو نەزۆرن کە دەکرێت هەر چیرۆکێک و کورتە فیلمێک یاخود سیناریۆیەکی دەربارە بنووسی یاخود بتوانین لە چەندین لایەنی جیاوازەوانێ بتوانێت کاری لەسەر بکرێمە بەشێک لە دیزاینەکانی خات و هاوژین بوو کە لە هەفتە نمایشی جلوبەرگی سلێمانی وەرزی سێمدا نمایشی کردوون.